يعني بەڕاستی کارێکی ناشەرعیە و ئەمە سیفەتی ئەبوو جەهل و کافرەکانە ئاتە سیفەتی ئەو کەسانە بکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە لە مەکە بوون ئەبوو جەهل و ئەتباعەکەی کۆبوونەوانێ و پێغەمبەریان خستە ناو دۆڵی شیوی ئەبوو تالیبەوە بۆ ماوەی 3 ساڵ حەساریان خستە سەریان مناڵیان لە برسا لە توونێتیە پیر و پەکەوتەکانیان زۆربەیان مردن لەبەرچی لەبەری حەساریان خستە دوایی ئەو بوو کە خوای پەروەردگار دەقی ڕێکەوتنامەکانی خواردوو بە مۆرانە وەیەکێ لە پیاو باشەکانیان هەستا گوتی بەڕاستی ئەمە کارێکی زۆر نامرۆڤانەیە کارێکی زۆر نائینسانانەیە بە تایبەتی لەم زەمانی سەدەی 21 تۆ حەسار خەیتە سەر میلەتێک بەس لەبەرەوەی کە کوردن یخۆ کورد بن تاوان نیە خوا ئێمەی بە کوردی دروست کردووە ئەگەر ڕخنە لە خۆمەگری حەقی خۆتە بەڵام مافی ئەوە نییە ڕخنە لە کورد بوونم بگری چکە من خوا بە ئاەت دروستی کردم و دژاتیکردنی کوردایەتیش دژاتیکردنی ئاەتی خوایە کەستیا سەرکەوتو نەبێ بۆیە بەڕاستی من داوا دەکەم هەموو کەسێکە زوڵم لە هەر شوێنێک بوو ئیسان دزی بۆستێ پێغەمبەری خوا فەرمی ئونسوڕ ئەخاکە ظالیمەن ئەو مەظلومن لەسەر براکەتان بکەنەوە ئەگەر مەظلوم بوو ئەگەر زاڵم بوو فەرمیان ئەگەر مەظلوم بوو ئەزانین ئەو مەظلومە و لەسەریکن ئەگەر زاڵ بوو فەرمی دەستی بگرن بە تایبەتی ئەمڕۆ مافی مرۆڤ هەیە ئەمڕۆ ڕۆژنامە هەیە ئەمڕۆ ئەم هەم سۆسیال میدیایە هەیە هەمووی خۆی کەڕ و چۆر و لاڵ کردووە لە ئاست ئەوەی چی کە چەند شارێکی کوردی لە ڕۆژ ئاوا هەیە کە ئەیانێ بە زمانی کوردی قسە بکەن ئەیانێ بە کوردی بنووسن ئەیانێ دەوڵەتێکیان هەبێت و وانی ژۆک هەموو میلەتەکانی کە یعنی خۆ ئەوانی کە بوونە بە دەوڵەتەوانی کە بوونە بە خاک و ئاو و ئاڵایان هەیە چیان لە ئێمە زیاتر هیچیان لە ئێمە زیاتر ئەمە میلەتانەوەیان لە ئێمە کورد ئەم ڕۆژ ئەم گەلە کۆمەکیە سەیرەکەی لە کورد ئەکرێت لە هەر شوێنێک کورد بەرز بێتەوە نەکسە دوشمنەکانمان لێمان ڕاستە بنەوانێت کە دەیانێ بمان کوژن بمان خنچێنن کە بە هەر شێوەیەک بێ یانیتر بەنان بێ بە ئاو بێت يعني كي إنسانيت أو بيغمبري خوا فرمي المسلم من سلم المسلمون من لسانه ويده أفرمي مسلمان أو مسلمانه كمسلمانان لدست الزباني أمين بن دي يستائم أمينين لتركيا يستائم أمينين لسوريا يستائم أمينين للعراق يستائم أمينين لإيران يستائم أمينين لكس أمينين كابو أمانة هيتشي بيولي إسلام مسلماني كامل له براستي غدرة الظلمة هر كسك بيكا وهر من ذلك بو برسيتي سر بنيتواني لبيشيري والله أو مسؤولانة تاوان بارن كابونتا مسببي أويكا أو منار لبرسامرتو والله قربان أجر جارك لسر تركيا واجبية دروازة كاتو دجار لسر دروازة لا يخومن واجبك بيكي نواني يعني إما أوان سيحق كان بسر إيما وهي يكم لبروي كردن دوم لبروي مسلمان سيم لبروي جيران چوارم لبروي بشرن يعني بم چوار بيورا حقو دروازان يعني أجر جارك أردوغان تاوان بار بي دو جار أماني خومن تاوان بارن كا مع الأسف أمر توتا دوني يعني لسر كردبون أوان مالك لوانية خو بخبرانا كم لسر وبكا نێژ ناکەن چکەن هاوتورکیا پڕی لە نێژ نەکەر و کافر و مەلحیدە بڕۆ ناکەم لەبەر ئەوە بێ کە مەسە سونی لە ناو شیعە شارمانەیە لەسەر ئینسان بوونیش نییە چکەوە هەموو ئینسانە هەیە بۆ کەسێکە و گەمی بەسەرێ بەڵکو لەسەر کورد بوونمانە بۆیە بەڕاستی ئەوە زوڵمە تاوانە و واجبە لەسەر شارمان هەر کەسێک کە ئەبیستێ دەنگی ئەگا ڕەنگی ئەگا سەمینبەری خۆمەوانێ لە شوێنی خۆمەی گەنمەڵێم خەترە خیانەتە مێژوو سوێنێ ئەینووسێتەوەڵێ لەلایەن براکانمان و دەواازەکانمان بەڕوا داخراوە بۆیە بەڕاستی جێی خۆیەتی هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هەموو کەسێکی ئازادی خواست و هەموو کەسێکە ویژدانێتی ئینسانێتی تیابێ حەق لەسەر ئەم زۆڵمە بێتە چوە ئێستا داخراوە بەڵێ زۆر زەرورە کە ئەو دەواازەی سێمەڵکانە بکرێتەوانێ و بێتە دەواازێک یعنی ئێمە لەلایەن خۆمان چۆنەگە ئێستا کوڕ باوچێک بچێت دەواز قاپی کوڕەکەی داخە و قوفڵی لێ بدا و لە برسابی کوژێ سبەینێکە ئەو کوڕت مرد لە برسا خەڵک چی بە تۆ دەڵێت یعنی ئێمە بتوێتێت تۆ مەسە دەگەر گوڵە کام گوڵی کە جوانە سەیرەکەی دڕکێکی هەیە ئەگە دڕکەکەی نەبوو هەموو پەپولە و هەموو کەسێک ژێتوان دەست گوڵە گوڵەکەی لێکت یعنی ئێمە بەوانەوە جوانین ئەوانیش بە ئێمەوە جوانن ئەمڕۆ ئێمە خۆمان هاتوونتە سەر پێی خۆمانەوە خۆیان نەبوونەتە کێشەش بۆ ئێمە بۆ بە قسەی خەڵکی بە قسەی دوشمنەکانمان کە ئازانین کوردەواری خۆمان پندێکی هەڵێ خزم ئەگەر بشت خوای سقانت ناشکێنی بەڵام ئەردۆغان بتگرێ هێسق و پرۆسکە تێکەشکێنی یعنی بۆچی لەبەر خاتری ئەوان بچین ئەم کارە بکەین بۆ لەبەر خاتری هیچ کەسێک نایکەم لەبەر خاتری خوای گەورە لەبەر خاتری کوردایەتیمان لەبەر خاتری مێژوومان لەبەر خاتری نەتەواتیمان لەبەر خاتری ئەو چوار هاوکێشەی کە هەیە لە بینمانە کە ئینسان بوون و کورد بوون و موسڵمان بوون و جیران بوونمانن لەبەر خاتری ئەم چوارە من دەواازەی خۆمەکەمانێ و خۆ من ناچم تەق و تفەنگی بۆ بنێرم خۆراکی بۆ دەنێرم لایەنە ئینسانی و بەشەریەکەی بۆ دەنێرم بۆ ئێوانیش احتیاجیان بە مناڵەکانیان نەبرێت سبەینێت چ جوابێکی خوا و میلەتە دەیت باشوور و ڕۆژئاوا مەسە چۆمڵی ئێمە هەموو کەسێک چوار لایەنێکی هەیە باشوور و ڕۆژئاوا ئێمە مەسە دوانەیەکی جومگەیەکی لێکدانە بڕاوین
ئەم ڕۆخوای گەورە ئەم دوانی پێکەوە هێناوەتە دنیاوە سپێنی شەڕە دوانەکەی کەش پێکەوە لە دایک دەبن ئەوسا هەمومان بێکەوە ئەبین بە یەک کوردستان و ئەم پارچە و باکوور و باشوورە هەر ئەبێتە ناونیشانمان نەگەوەی کە بێتە سنوورمان ئینشاءالله ینی بۆچی ئەم دەواازەی باڵکانە جێی خۆیەتی کە بکرێتەوانێ داوا لە بەرپرسانی حکومەتی هەرێم دەکەم هەر کەسێک کە دەسەڵاتدارە لەو سنوورە با بۆ مێژووی خۆی بۆ نەتەوەی خۆی ئەو دەواازانە دانەخا بەسەر ئینسانێت چکە ئێمە خۆمان حەسارمان بەسەر هاتووە چەندێک ساڵی نەوەتەکانت بیر دێ مەسەد بۆنە کە نان نەبوو ئاو نەبوو دووسێ اقتصادمان لەسەر اقتصادی نێودەوڵەتی لەسەر عێراق و اقتصادی عێراق لەسەر خۆشمان ئێمە چەندێکمان پێخۆش ئەو کاتەگەر لایەک سنووری بە ڕوومانە بکرد ئێستا ئەوانیش هەماشمان هەیە ئەوەی چی بۆ خۆت پێخۆشە بۆ براکەش دەبێت واللهی قوربان جێی خۆیەتی ئەوانەی کە مەسەسا چ پەرلەمانەکە یاسای تەشریعی کوردستان مەسە بۆ نمونە هەڵبژێردراوی خەڵکە چه ئەنجومەنی وەزیرانە چه سەرۆکایەتی هەریمە چه ئەنجومەنی ئەحزابە کوردەکانە چه ڕێکخراوەکانە چه ڕێکخراوی تر ئەمە ئاینی بێ ڕێکخراوی مرۆڤایەتی بێ ڕێکخراوەکانی خێرخوازی ئینسانی بێ ئەو دەواازەی سێمەڵکانە بکرێتەوانێت چیە موسەبیبە بەڕاستی من ئێستا لێرە دادوەریم نەکردو چیە هۆکارە بەڵام هۆکارەکەی دیارە چیە کاکە ینی مەسە زەختی تورکیا دیارە ئەیکال لە دەسەڵاتی ئەملا کە ئەبێ و سنوورە داخن بەسەر ڕۆژ ئاوای بۆی کە بکەونە ژێربارێکی دەرونی ئینسانیەوانێ و چۆک دابدەن و بۆ مەرامە گڵاوەکانی ناحەزانی کورد